هیچ هێزێک لە کوردستانە بە تایبەتی قوارە سیاسیەکان توانای هوەری لەو ئاستیانە بزانێ یەک دەنگدەر دەنگی بەکێداوە ئەوە شتێکە قابلی قبول نییە و کۆمیسیۆنی ژۆر ڕێکارانەی هەموو گرتوۆتە بەر و یەکێک لەو شپرزیەیە کە ئەم هێزە سیاسیانەی کە ئەو خروقاتانە دەکەن تێکەوتون ئەوەیە کە مەجای تەزویراتیان زۆر کەم بووتەوە ئەگەر نەڵێن بنەبڕ بووە بۆیە بەڕاستی هیچ هێزێک توانای ئەوەی نییە لە ساڵانی زووەوە باز لەوە دەکرێت ئەگەر کەسێک دەنگ بەلایەنێکی دیاریکراوەیە لیستێکی سەر بەدەسەڵات نەدا ئەوە ڕەنگە بایعەکەی ببردرێ ئێمە تەحەدا ئەکەین لەو کاتانەی کە لە هەرێمی کوردستانەوە انتخابات ئەکرێت توانی بێتیان بزانن یەک کەس دەنگی بەکێدا و بایعەکەیان بڕی بێ هێزە سەربازیەکان ناچارەکرێن کۆپی کارتی دەنگانیان لێ وەرەگیرێت لەسەر بنەمای ئەوەی کە گوایە ئێمە زانی دەنگتان بەکێداوە لێرەوە پێمان خۆشەوەکو هەر سێلایەن هەموو هێزە سەربازیەکان دڵنیا بکەینەوە هەموو دەنگدەرانی تایبەت دڵنیاکەینەوە لەسەر کارتی دەنگدانەکانتان بارکۆدێکی مشەفەر هەیە واتە هیچ کەسێک نازانێت دەنگتان بەکێداوە هیچ لیان مەترسن داوای کۆپیان کردیان بدەن داوای چیان کردیان بدەن بەڵام دڵنیا بن هیچ کەسێک نییە بتوانێت ئەم تەکنەلۆژیا کەشفکە هیچێک لەم هێزانە تەکنەلۆژیایکی وانێنێ بتوانە بارکۆدانە کەشف بکەن ئێمە دەمانەوێت ئیتمینانیان بدەینێ کە ئەو محاولاتی ئەوان دەکەن جەنابەت دەزانی کاگڕامیار ئێستا هێزەکانی پێشمەرگە لێرە بەشێکیان بڕیاریان داوە بە بەرنامە بچن لە هەولێر دەنگ بدەن ئەوەی کە پێی وابێ گومانی لێتی تەمانە بە بەرنامە کراوە پێی وابێ گومانی لێتی دەنگ بەلایەنێکی دیاریکراو دەدا ئەوانە لیستێکیان کردووە دێن بە پاس نقلیان دەکەن و دەیان بەندەنجیان پێدەدەن ئێمە دەمانەوێت ئەوە بۆ کۆمەڵانی خەڵکو بۆ هێزی پێشمەرگە و با بڵین دەنگدەری تایبەت ئاشکرا بکەین کە نەترسن ئەگەر دەیان نەخشەی تری وادا بنین لە 12 پێنج هیچ شتێک ئاشکرا نابێ